پەیوەندیە تو گەل سپۆرێ چاوایە بتمنی خود جی حتی نه سپوری دانی پیوندی من گلدانی گلک جی حظ کم و نسپور به جیانا مجی گلک خطری دانه جبرگو سپور جبوی روحیت انسانی بدن انسانی خوینا انسانی همی تشتان نود کدن تو پەیوەندیا تو گەل کیژان سپۆرێ گلک دمشی دانم بیکار گله دمشیدم دمکیجی من فوتبال دانیجی کاری خود مشان لی تیبتی گلک حس کنم مج فوتبالیه لی مشی دانی گلک از بیکار المشی گله حس کم چون دکتر کیجی مرا گفت دوید وکی تا گفتی روزی گلک 5 کیلومتر تو بمشی او جبر کوچ شخص نخوشی و نساقی نباشی ج بدن انسانی ده هبتن او همی تک ودشن جبر وی سپوری دانه از بابت دبیجم یا سپوری مش ایرو که مش بومرانه باشترینه هم دشتانه یعنی خوینه کتو دور بکی آنجی زندی بکی آنجی هین daha خورد بی هین daha دجوار بو دبیت سپور صد بو تو نهاجی فوتبالت کی انا هاجي حفتي جاركي شي هاجي قال لك باشا تيم ما هنا تيم هنرمند انا جبروي بالتيم هنرمند انا حفتي جاركي لسانه دوی تمنی خودت لازم لی برای هر تشتی حروج از دمشم و صبح بریا صبح یعنی بریا بله باشی جانان تو گولانت کی گول یعنی رضا دویمین دانم از گل دانه رضا دویمین دانم یعنی حتی نه تیم مکوی آویتی یکمین حواله که می هنرمنده که باشقه یه دویمین جی ازم یعنی بس بهز باشم بهز توپ edem گل بابو گلک باشه ساز گلی دشم ما مثلا خاص یک تشتی بیجم یعنی ورزش مرجنیه تو بچیت جیم لجیم ورزش بکیت لهولکانی لشریکی یا بچیت یاری توپ پی بکیت یا بچیت راب کیت بۆ کەسێک کە تەمەنی نزیکی 7 ساڵە وەکو مامۆستا تەمەن درێژ بیت دەتوانی تەنیا بە ڕۆشتن ڕۆژانە 5 کیلۆمەتر باشە لە ڕۆزانستێکەوە پێویستە ڕۆژانە هەوڵدەی نزیکی 10,000 هەنگاو بە پێبڕۆیت کە دەگاتە نزیکی 5 میل ینی سەر و 5 کیلۆمەتر ئەگەر ئەمەت کرد زۆر باشە ئەگەر بتەوێت کێشت دابەزێنی بە ڕۆشتن ئەوە دەبێت هەوڵدەی زیاتری بکەیت ینی بیگەێنێتە 16,000 پێ ئەمە زۆر باش دەبێت لە حاڵەتێک ئەگەر ئەمەش نەتوانی هەر هەوڵدا 10,000 واتە 5 کیلۆمەتر بەلانی کەمەوە ینی بە پێبڕۆیت سوودی زۆری دەبێت سوودەکانی چین بێگومان کە ئەندامی سووران چالاک دەکات خوێن کە ئەندامی سووران دڵ و خوێن کاریگەری زۆر باش دەبێت لەسەر کەمکردنی مەترسی توژون بە جەڵتەی دڵ و جەڵتەی مێشک جونگەکان بە شێکی گشتی ماسوودەکان چالاک دەکاتەوە وا دەکات کە تۆ کالۆرێکی زۆریش بسووتێنی ئەگەر ئەمانەت هەمووی کرد بێگومان سوودی زۆری دەبێت مامۆستا من کە خواردنم بینی ڕێواسم بینی باسی وەرزشم لە بیست چوو تەشبیر کرد ڕێواسێن یێنوانێ گەلێک تایبەتن ئەوە سپیندارەیە ڕێواسە وەک سپیندارە لێ ئەمە ڕێواسە سێوە کوردەواری ئەوەیە بەێ گەلێک دروستە ڕێواس ئەم خۆین ڕێواز سوودی زۆری هەن بێگومان لە هەمووی گرنگتر ئەوەیە کە بێگومان پڕە لە ڤیتامین سی کە دژە ئۆکسێنی زۆری تێدایە دژی شێرپەنجەیە هەروەها ڕیشاڵی زۆر تێدان بێگومان بۆ دابەزاننی کێش باشە بەرنمەیەکمان لەسەر خۆراکە بەهاریەکان کرد ئەگەر بیرتان مابێت بە وردی باسی ئەو سوودانەمان کرد تو کەرەم کە مامۆستا گەلێک سپاس یاتە هین خۆشترێ وام ئەمن لاوە
که منو چه درد دل نوین داره بجنام رشار علی بگیر نفنا دار اسفین داره جوت کلی تبرشیر